بۆچی ئەم بابەتانە من وەک پزیشکی قسەی لەسەر دەکەم لەبەرەوەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی کە پێناسەی تەندروستی دەکات دەڵێت تەندروستی بریتیە لە بارێکی تەواوی دەرونی و ڕۆحانی و جەستەییش و تەنها بریتی نییە لە نەبوونی نەخۆشی لە لەشی مرۆڤدا. وەک پزیشک وەک پێشکەشکارێکی ئەم بەرنامەیە لە خزمەت ئێوەدا پێشتر لە لایەنە جەستەیەکەوە قسەمان زۆر کردووە و چەند ئێوارێکیش لە مانگی ڕەمەزان لە خزمەتتان بابەتمان باس کردووە لە لایەنە ڕۆحانیەکانەوە بەدەر لە مەسەلەی ئاینی باسمان لە یۆگا زۆر کردووە، باسمان لە تێڕامان کردووە، باسمان لە ڕاهێنانە جەستەیەکان کردووە بۆ ئارامی دەروون و ڕۆحی مرۆڤ. ئێستا کە مانگی ڕەمەزانە باشترین فرسەتە بۆی کە باستە و تەریقەتانە بکەین کە لە کوردەواری خۆمانە هەیە و یارمەتی مرۆڤ ئەدەن کە بگەن بە ئارامی ناوەکی و ناخی مرۆڤ. چونکە ئێمە لە ڕووی تەکنۆلۆژیاوە ئەم جیلێکە ئێستا کە دەژین هیچ جدێک بەقەر ئێمە تەکنۆلۆژیا بە ئاسانی و ئاسانکە لە بەردەستیان نەبووە، بەڵام لە ڕووی ئارامی دەرونی و ڕۆحیەوە هیچ جیلێک بەقەر ئێمە نائارام نەبووە. لە بەرنامەکانی داهاتووە باستەوەشەکەم کە ستاتستیکەکان ژمارەکان لە دنیا دەربارەی نائارامی دەرونی و ڕۆحی چی بە خەڵکەڵێن. سەرنجتان بۆ ڕاکێشم کە هەندێک لە زانستەکان کە لە دەرەوەی ئاینیشن وا باس ئەکەن کاڵێن مرۆڤ سێ جەستەی هەیە. جەستەیەکیان جەستێکی فیزیکیە ئەمەی کە لە بەردەم ئێوە وەستاوم ئەم گۆشت و خوێنەیە کە لە خزمەتتانە قساکەم. جەستەیەکیان جەستەی دەرونیە کە ئەو جەستەیان ئەوەیە کە لە دەرەنجامی بیر و باوەڕ و ئەوەی کە لە مناڵی پێت ئەڵێن فێر ئەکریت لەسەری پەروەردە ئەکریت و جەستەیەکیان جەستەیەکی وزەیی پێ دەڵێن ئەوان ئێمە لە ئاینا ڕۆحی پێ دەڵێن. جەستە فیزیکەکەمان زۆر باس کردوون، باسمان لە ئارامی دەرونیش کردووە، باس لە ئارامی ڕۆحیەکەین، باس لە ئارامی وزەکان و باس لە ئیستقرارکردنی وزەکانی مرۆڤەکەین.